لە دوای دەستگیرکردنی پیتەر ستیودتنەری چالاکوانی بەڕێگە ئەڵمانی لە بواری مافەکانی مرۆڤ لەلایەن دەسەڵاتدارانی ئەنکەرەوە پەیوەندیەکانی نێوان ئەڵمانیا و تورکیا بەرەو ئاڵۆزی و ڕوبەڕووبوونەوەی زیاتر دەڕوات. زیگمار گابرێل وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا هۆشداریدایە هاوڵاتیانی وڵاتەکەی لە گەشتکردن بۆ تورکیا لە دوای دەستگیرکردنی چالاکوانانی ئەڵمانی بواری مافەکانی مرۆڤ لە وڵاتە. ڕاشیگەیاند ئەڵمانیا پێویستی بە چاوخشاننەوەیە بە سیاسەتەکانی بەرامبەر تورکیا وتیشی ئەو پێشێلکاریانەی دەسەڵاتدارانی تورکیا دژ بە مافەکانی مرۆڤ ئەنجامیان دەدەن بەبێ سزا تێپەڕ نابن. لە دوای وتەکانی زیگمار گابرێل وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بەیاننامێکی دەرکرد و تیایدا داوا لە هاوڵاتیانی وڵاتەکەی دەکات خۆیان بەدوور بگرن لە گەشتکردن بۆ تورکیا. دەژڵێت هەر هاوڵاتیەک ناچاری گەشتکردنیش بێت بۆ تورکیا دەبێت بە وریاییەوە گەشتەکەی بکات. بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا ئاماژەی بەوەش کردووە تا ئێستا 9 هاوڵاتی هەڵگری ڕەگەزنامەی ئەڵمانی لە تورکیا دەست بەسەر کراون و بێ بەشکراون لە ئازادکردنی لە بەر چەند هۆکارێکی نادیار. وەک شارەزانی بواری پەیوەندیەکانی نێوان ئەڵمانیا و تورکیا ئاماژەی پێدەکەن ڕەنگە ئەم هۆشداریانی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا بەرامبەر تورکیا چەند سزایەکی ئابووری ڕاستەوخۆی بەرلین بۆ سەر ئەنکەرە بە دوای خۆیدا بهێنێت. بەو هۆی ئەڵمانیەکان زۆرترین ڕێژەی گەشتیارانی تورکیا پێک دێنن و دەکەونە پێش گەشتیارانی ڕووسیاوە. هەروەک ئەڵمانیا بە گەورەترین و دیارترین هاوبەشە بازرگانەکانی تورکیا دادەنرێت. لای خۆشیەوان کەرە ئیدانی بەیاننامەکەی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیای کرد سەبارەت بە چاوخشانەوە با سیاسەتەکانیان بەرامبەر ئەنکەرە. لێپرسراوانی تورکیا بڕیارەکەی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیایان با بڕیارێکی نابەرپرسانی سیاسی وەسف کرد. وەزارەتی دەرەوەی تورکیا وەڵامی ئەڵمانیای دایەوە و ڕایگەاند ئەنکەرە داواکارەکانی ئەڵمانیا ڕەت دەکاتەوە بۆ ئازادکردنی دەستگیرکراوەکان کە تۆمەتی پشتیوانیکردن لە پارتی کرێکارانی کوردستان و بزوتنەوەی خزمەتیان خراوەتە پاڵ.